بڵێ ئەوە وەختش کاتێکی باشە ڕاستیەکەی ئەوەیە لە وڵاتی ئەمریکای هەرچەند نێوی دێمۆکراسی و مەدانی دێمۆکراسی و پەرچەمداری یا ئاڵا هەڵگری دێمۆکراسی ئەو شتە بێت ئامانە هەن وەلی ڕاستیەکەی لە مردی ئەمریکای ئەوەیە لە ئەمریکا پارە قسە دەکات پارە دەڵێت چی بکەین و چ نەکەین قازانجی ئەمریکای قازانجی بەرهەم و حەولێک کە سەرمایەیەکی کە بێتە گیرفانیان قسە دەکات جا هەر دەورەیەک هەر کەسێک بتوانی بەو قسانێکە دەیکا بەو سیاسەتانێکە دەیگریتە پێش ئەوە تەزمینکە ئەو کەسەیە دەیباتەوە داناڵد ترامپ مەسەرەن نمونەیەکی زۆر چووکە و پێ بڵم کە ڕەنگە زۆر کەس هەر نەشزانی خەبەریش نەبی لە ئەمریکای بۆ نووسینی فقط نێوەکەت بۆی کە مەسەرەن نێو بنووسی بڵێ من لەو هەڵبژاردنەیدا بەشداری دەکەم 20 میلیۆن تمەن دەبی بدەیت 20 میلیۆن دلار ئەوە هەر لەڕێوە بۆ کاندیدی هەر نێوت بنووسی جایدی هەر کەسێک بێ و دەیبێ و نایبێەوە کاری دوایە وەلی بۆ بردنەوەکرد بۆ نێو نووسینەکەت 20 میلیۆن دلاری ئەمریکایی بدانێت جایدیەوە ڕۆی دیوەپۆڵەکە بۆ نێو نووسین دایدنەی تاوا دەبی هەر ئەوڵین هەنگاوی ئەوەی بەمانەوەیە کە تۆ دەبیست دەیان و سەدان بەرابەری ئەو 20 میلیۆنەت هەبی بۆی کە بتوانی درێژە بە تەبلیغات و هەڵسوڕانی تەبلیغاتی بدەیت ئاوانیە لە ئەمریکای کۆبوونەوەیەک دادنەی مەسەرەن خودی ترامپ یا هەتا ئەوانی کەش دایدنن پارەی زۆر گەورە خەرج دەکەن بە خەڵکی معمولی ناڵم وەلی بە کەسانی لایەنگری خۆیان بۆی کە میتیگەکانیان گەورە نیشان بدەن و زۆر کەس هاتوون و دەیان هەزار کەس هاتوون بەشی زۆری پارەیان پێدەن ئاوا نییە کە ئەو خەڵکە ئەوەندە شێت و شەیدای چاوی مەسەرەن ترامپ یا ئەوەی دیکە مەسەرەن لەبەرەوەی بێن بیبیدن وان نییە ئەوەی کە لە ئەمریکا بەڕاستی دەیباتەوە ئەوەی قسەی یەکەم دەکا قسەی سەرشی دەکا پارەیە بەڕاستی هەر ئەوەش بوو مەسەرەن ئیلان ماسک کە بلیۆنێرێکی گەورەترین بلیۆنێری ئەمریکایە وەختێک قسەکان هاتنە پێشێ ڕسمان ڕایگەیان ئەو کەسانەی کە ڕێی بدەن بە ترامپ ئەو 1 میلیۆنیان دەداتێ دەبزانە تا چە ئەندازە ئەوان پارە خەرج دەکەن و پارە دەبی دانێن سەدان میلیۆن دلار دەبی دانێن بۆەوەی کە بە قەولی کوردی دەڵێن بیبنەوە بۆیش ئەمریکا وەکو نمونەیەکی دیموکراسی لە هەموو جیهانە باز دەکرێت وەکو نمونە دەهێنرێنەوە ئەوە تا ئەمریکا ئاواییە بەڵام ئەمە دۆخەکێکە ئێوە باسیەکەن کە لانی کەم 20 میلیۆن دلار بۆ ئەوەی کە خۆت ناونووسکەی وەکو کاندید واتە کرێکاران ناتوانن خۆیان کاندید کرد ئیمکانی نییە نەک کرێکار حتا کەمێک پارەدارتری لە کرێکار ناتوانانی کاری واکە شۆخی نییە تۆ 20 میلیۆن دلار فقط بۆ نێونووسی بدەیت سەدها میلیۆن دلار 500 میلیۆن دلار 1 میلیارد دلار دەبیدانەی بۆ تەبلیغات لەوێ یەک شت بە خۆڕایی نییە بۆ هەر کاری بکەی بۆ ڕسمت چاپکەی ئیتلاعیە بنووسی نازانم ئەو کەسەی بۆ لە دیواریان دەدا لە شوێنەکاندا لە تەلەڤیزیۆن تەبلیغات دادنەی هەمووی ئەوانە یەک دانەشی یەک هەنگاویشی بە پێ خەرجکردنی پارە ئەویش پارەیەکی باش ناکرێت بۆیش ئیمکانی نییە چینی کرێکار و چینی دەوروبەری چینی کرێکار خەڵکی زەحمەتکێش خەڵکی نەدار کە 1001 دەردیان بۆ دروستکردن بتوانن بە هیچ جۆرێک لە شتیاوا بەشداری بکەن ئێوە هەر لە توولی تاریخدا لە تووری مێژوودا 20 تانە خانوادەیەشی مەسەن کرێکاری فەقیر بتوانن بەشدار بن ئیمکانی نییە ئەگەر بێ لەسەر خودی ئەم هەڵبژاردنەی ئەنجام درا و دۆناڵد ترامپی تایە سەرکەوتەوە سەرنجی ئێوە بە شێوەیەکی گشتی لەسەر خودی ئەم هەڵبژاردنەیان بۆچی خەڵک دەنگ ئەدا بە کەسێکی وەک دۆناڵد ترامپ کە ئاشکرایانە هەندێک قسە دەکات کە ئەکرێ هەر وەکو ڕاستیستی لێکی بدرێتەوە یاخود دژە ژن لێکی بدرێتەوە هەتاوەکو دوای بۆچی کەسێکی ئاوها دەنگی دەیان میلیۆن لە هاوڵاتی ئەمریکا وەردەگرێت بەڵێ ئەوە شتێکە کە چەندین دەلیلی هەیە یەکیانەوەیە کە لە ئەمریکای بەداخەوە بیرۆبۆچوونی ڕاستیستی و فاشیستی و دژەژن کەم نییە
هێزی زۆرە ئەوە یەک لە هەر شوێنێک کە پارە ملهۆڕبێ پارە هەمەکارەبێ ڕەنگە حتمما ئەو جۆرەشتانەش مەیداندارن و لە مەیداندا دەبن قەتعەن لە مەوردی ترامپ یا خۆی جناحی ئەو کە بە ئیسلاحاتە سەرکار زۆر معلوم بوو لە هەڵبژارنێک کە دەیکەن بەڕاستی هەڵبژارنێکی دەورانێکە کە بتوانن قدرەت و هێزی ئەمریکای لە دنیای ڕاگرن ئەوان زۆر زیانڕیان بۆ مەسەلەیە کە ئەمریکا ملهوڕ بمێنیتەوە کەڵەگا بمێنیتەوە هەمەکارە لە دنیا ببێنیتەوە و لە تەقابلێک کە ئێستا بینی وڵاتانی ئوروپایی و چین و رووسیە و ئەمریکادا هەیە ئەمریکا نەیدۆڕێنی بۆیەش بۆیان مهمە کەسێک بێ ئەو کارە بکە کە یەک ئەو بۆچوونانەی هەبێ بەڕاستی دوو ئەو پارەی هەبی بەڕاستی ئەو ئیمکانەی هەبی و ناسرااو بێ لە ئەمریکاش ترام ناسراوە دەورەیەک ڕئیس جمهور بووە ئەوەڵەن دوومەنیش قسەی خۆی زۆر بە ئاشکرا دەکا و دڵی جناح و بەرەی فاشیستی و ڕاسیستی و ئەوانە و دژی پەناهەندەش دژی مهاجر زیاد دەکا و بەهێز دەکا و بە ئاشکرا قسەی خۆی دەکات چونکە دنیا لە ئەمریکا دەدەستی خۆیدایە بەڕاستی بەڵام ئەوەی کە ئێستا دۆناڵد ترامپ بۆیەوە بە سەرۆک کۆمەر چی شتێک ئەگۆڕێت دواتر دێمە سەر جیهان بەڵام جارە لە ناوخۆی ئەمریکادا باس بکەین بە بۆچوونی ئێوە ئێستا لێرە بەدواوە یان لە مانگێک بەدواوەکە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ ڕسمێت وەرەگرێت لە ئەمریکا چی شتێک ئەگۆڕێت بە نەزەری من شتێکی عەجایب ناگۆڕدرێت شتێکی زۆر گەورە ناگۆڕدرێت چونکە ئەمریکا تەواوی حەول و تەقەلایەکەی ئەوەیە کە ئەو قودرەتی مڵغوڕیەکەی لە دنیاە بێڵیتەوە بۆ کە بتوانی نێوخۆشی کۆنتترۆل بکە چونکە لە ئەمریکا ئەوە مەشهورەوە هەمووش دەزانن کە ئەمریکای یا دەوڵەتی ئەمریکای وەختێک دەتوانی وڵاتی خۆی خەڵکی وڵاتی خۆی کۆنتترۆل بکە کە بتوانی هەر بەو شێوێ لە دنیا بیباتەوە لە شوێنێکێ ژەگەر وازی خراپ بوو دەڵێ جارێەوە تا مشکلەی ئەوەمانەیە مەسەن دەگەڵ ڕووسیەی کێشەمانەیە یا دەگەڵ فڵان دەگەڵ چین مقابلەمان هەیە دەبی ڕاوەستین دەبی ددان بە جەرگمان دابنین هەمووی ئەوانە بۆیش بۆ دەوڵەتی ئەمریکای تاریخەن وا بووە هەمیشە بە ئیستلاح دژمنی دەرەچی زۆر مەسئلەیە پەردەی چاکدا دەپۆشی بەسەر وعزی ئەو ڕۆی و هەر ڕۆژێکی واقعینی و ئەمریکای مردنا لە ئەمریکای ئەو بێکاریەی لە ئەمریکا هەیە مەسەلەن ئەو بێحقوقیەی بێمافیەی لە ئەمریکا بەڕاستی تەنجی بە ژیانی خەڵکەوتنیوە شوخی نییە چکۆڵەش نییە وە کەمتریش لە هیچ وڵاتێکی دیکە نیە بۆیەش حەولیانەوەیە کەسێکی کە وەک مەسەن تەرام بە ئاشکرا قسەی خۆ بکا و باسی ئەمریکا بکە و هێزی ئەمریکا وا دەکەین و هەرە قسە مەشهورەی کە ترام دێکا دەڵێ ئەمریکا دووبارە دەبی بکەینەوە ئەمریکا قسەی منزوری ئەوەیە کە بیکەینەوە ئەو ڕایگرین و بیکەینەوە ئەو ملهۆڕی کە هەمیشە بووە لە دنیادا قسەی یەکەم خۆی کردوێتی و ئەویش هەمووی بە قازانجی سەرمایە بە قازانجی تەولیدی سەرمایە نە بە قازانجی مەسەلەن خەڵکی ئەو منتەقەی ئەلانەکانە زۆر زۆر باشکرا بۆ نمونە هەر ئەوەی کە دەیکەن لە ئیسرائیل ئەو حیمایەتەی کە لە ئیسرائیل بە ملیارد دەیکەن بەڕاستی ئەو هێز و توانایی بۆی دنێرن ئەو هەموو حیمایەت گەورەیەی کە لە ئیسرائیل دەیکەن و ئەو بەڵایەن تووشی خەڵکی فەلەستین کردووە یەک زەڕە دەوڵەتی ئەمریکای و مەقامەکانیشی حتا باسی بەدبەختی خەڵکی فەلەستین ناکرد وەلی شەو ڕۆژ قسەیان ئیسرائیلە و هەر شتێکیش بی ئیسرائیل فەورەن پەنا بوان دەبە پس لەو وەسەتەیدا لەو نێوڕاستەیدا ئەوەی کە مەسئلەیە قازانجیانە قازانجی خۆیانە منزورمە نەگەوەی کە چ بەسەر خەڵک دێ بەڕاستی دەوڵەتێکی کە لە توولی تاریخدا بۆمبی یەکەم جار بۆمبی ئەتۆمی بەسەر خەڵکی شارێکدادا و تەفرت و نایکردن و ئێستاش هەر ئەوە ئیدامە دەدا و قەر ئێستاشە پێ وایە کاری چاکی کردووە قەت نابی جێی ئەوەندە باوەڕ بی کە مەسەلەن
دەفکری خەڵکی فەلەستیندایە دەفکری نەجاتی خەڵکی فەلەستیندایە مەزرومە ئەوەی کە لە ئەمریکای دەقەومێ ئەوەی کە ئێستا قەوماوە حقیقەتەن درێژەی هەموو ئەو سیاست و بۆ چوونە دژی ئینسانیانەیە کە لەسەر تاسەر دنیا بردویانەت پێش ئەویش هەمووی بەرمەبنا و بە پێی قازانجی خۆیانە باوەڕ بکەن ئەگەر لە میدل ئیست ئەو قازانجەی کە بۆ وان بۆ خودی ئەمریکا ئاوا بەربڵاو و باش نەبی ئەمریکا یەک ڕۆژی لە ئیسرائیل حمایەت ناکە وەلی پێویستی پێێتی هەر بە ڕاگررتنی ئیسرائیل لەوێ تا ئێستا توانیوەتی بە بەرەکەیدی کە بە ئیسلا دۆستانی خۆیانن مەلە قەتەر مەسەن کوێیت مەسەن نازانم سعودی عەرەبیا هەموو ئەو وڵاتانە دنیایەک بەشی 100 ملیارد سلاحیان فرۆشتووە یعنی وانییە خۆ شتەکە هەر دەبە قاڵەبی واقعیەتە کە قازانجێکی زۆر زۆر گەورە و لەو وعزەیدا دەکەن کە بەداخەوە بەڵام ئەگەر بێنە سەر ئاستی جیهانی لە ئاستی جیهانیدا چی کاریگەریەکی دەبێت بۆ نمونە ئەو بەڵێنی داوەکە کاتێک دەبێتە سەرکۆمەر جەنگی ئوکرانیا تەنها لە ماوەی 24 کاتژمێرە کۆتایی پێدەنێت بۆ نمونە جەنگی ئوکرانیا لە مانگی یەکدا کۆتایی دێت یاخود ئەهداسەکانی تر لە جیهاندا چی بێت بە قازانجیانە جارێ هەر درێژەی هەبی چونکە شەڕێکە لە ئوکراینە قەوماوە هەتاڵان درێژێ هەیە شەرێکە لەسەر دەسەڵاتی گەورەی شێر لە دنیا دەیباتە پێشە بۆیش رووسیا بەشی خۆی دەوێت و ئەمریکا ئەو شەڕی دەگەڵ رووسیای دێکا لە تەریقی یا بە وەسیلەی دەوڵەتی ئوکراینیا حقیقەتەن بەشێکەوەیە کە پێ نانێت پێیان بدەن وەلی ئاخری مەجبورن دەگەڵیان پێک بێن بە خاتریەوەکە ئەوروپاش خەرجی زۆر گەورەی کەوتو سەر چەند ساڵی دیکەوانە دەتوان ئەوە ئیدامە بدەن کە ناکرێ ئەوەی یەک دوو منیش لەسەرەوەی کە کوتێتی شەڕی ئۆکراینیا بە 24 ساعتەوە دەکەم بەڕاستی قازانجی ئەمریکا یەک ئەو ئیزنیان پێنادا دوو درۆیەکی گەورەیە چونکە هەرەوە مانگەشی پێچوونیان کرد و ناشی کەند دەشی بینین ئەوە یەک دوومەش تەواوی شەڕەکە ئەوەی کە لەوێ ئیدامی هەیە بەڕاستی قازانج و بەرژەوەندی هێزی و دەسەڵاتی گەورەی دنیاییە معلومە بەستۆی خەڵکی فەقیری و بەدبەختی ئۆکراینای داهات ئەوانن بۆمباران دەکرێن ئەوانن دەکوژرێن وەلی ئەوەی کە لە وەسەتەی لەو نێوڕاستەی شەڕ و کێشەیەکی ئەسلیە شەڕ و کێشەی ئەسلی قودرەتی ئەمریکایە هێزی ئەمریکایە کە دەیهەوێ ڕاگری دەبەرابەر رووسیەدا کە بەشی زۆرتری دەوێ هێزی زۆرتری دەوێ قودرەتی زۆرتری لە دنیا دەوێ بۆیش ڕۆژێک لە ئوکرانیا دەیکەن ڕۆژێک لە فلستین ڕۆژێک لە لوبناان لە سووریە لە هەموو ئەو وڵاتانە دەیکەن و هەر جێشی پێیان بکرێ مادام کە لە خۆیان لە وڵاتی خۆیان دوورە لە هەر جێش پێیان بکرێت ئەو نەوع شەڕ و کێشەیە بەڕاستی وەک ئاوی خواردنەوەی ساز دەکەن و بۆ ئەو دەوڵەتانە یەکشر مەشهورە ویشەوەیە کە بەهانە تراشین وەک ئاوی خواردنەوەی وایە هەر بەهانەیەکی پێیان خۆشببی دەتوانن بۆی بتراشن وەلی واقعیەتەکە و ڕاستیەکەی ئەوەیە کە شەڕە لەسەر قودرەتی دنیایی قودرەتێک کە بتوانی قسەی آخر و ئەوەڵ و آخر لە دنیا ئەو بیکە کە بتوانی ئەو مەسەلەن بۆ نمونە ئەو نەفتەی کە لە دەوروبەری خەلیجی فارس و منتەقەی خاوەنیانە بەدەستیان دەگا وەک جاران بەدەستیان بگا و کەسیش نەبێری وە کەس نەتوانی پێشیان بگری قسەکە لەسەرەوە شەڕی ئەوەیە بەڕاستی شەڕی قازانجە شەڕی سەرمایەیە بە تەوری واقعی هیچ شەڕی مشەخەس و ڕوودەڕووی دەوڵەتەکان نییە بەدبەختیەکە بۆ خەڵکە نەمان و تێداچوون و فەقیری و کوژران و نقستانبوون و نازانم هەمووی ئەوانە ئاوارەجی بۆ دەیان ملیۆن نەفەرە لە وڵاتانە وەلی واقعیتەکە ئەوەیە کە قازانجەکەی دەیان هەوێ شەڕی لەسەر پێنجایە ئیدی چەندە پێکبێن چەندە دەتوانن پێک بێن بەستەجی بەوەیە کە لەو شەڕەیدا چۆن دەتوانن بیبەنە پێشێ چی دەتوانن بکەن و چۆن دەتوانن معاملە دەگەڵ یەکتری بکەن و دەشبینین شەڕی یوکراینای ئاخری دێتەوە سەرەوەی کە ئەمریکا و رووسیا جایدیان مستەقیم
یان ناڕاوستە خۆ دادەنیشن و پێک دێن جادمی خەڵک لەدەستدا و بۆمەرانە عەجایب و وحشیانەی نزاتی دەبێت. کرێت لەبارە قسەی تر زۆر بکرێت بەڵام کاتێک کەماوە ئەیخەمە اختیاری خۆتان بە شێوەیەکی تر ئەگەر لەسەر هەڵبژاردنەکان لە ئەمریکا قسەیەک مابێت و بتانەوێ بیکەن فەرمون بە کورتی. وڵی ئەوەی کە زۆر مهمە بە نەزەری من دەرک و حاڵی بوون لەو مۆزوعەیەکە ئەوەی لە ئەمریکا هەیە بەڕاستی دەیانەوێت لایەکی بێنە سەرکار ئەو ئینتخاباتی دموکراتیک نییە دموکراسی لەوێ دۆڵارە ئەوەی یەک دوومەنیش بەشێکی کە پێم خۆشە باسی بکەم ڕاستەکەی نەتیجەی ئەو ئینتخاباتەیە لەسەر کوردستانیش وەسەر کرێکاری کوردستانیش لە ئەو خەڵکی ئەو منتەقەیە کولە خاوەن ئەم پێم وایە سیاستێک کە ترام گرتوێتە پێش زۆر عەجایب لەگەڵ سیاستێک کە تا ئێستا بردویانەتە پێشێ فەرق ناکە ممکنە بەرەک زیاتر فشار بێن ممکنە زۆرتر و سەریحتر و ڕۆشنتر لە دەوڵەتی ئیسرائیل حمایەت بکەن کە دەشیکەن هەمیشەش کردویانە وەلی هەتا العانش خۆ کەمیان نەکردو خۆ تا العانکانە کەمیان یارمەتی دەوڵەتی ئیسرائیل نەداوە مەسەڵەن ئەوەی کە لە خەبەردا دەڵێن مەسەڵەن بەرەك تۆپ و نازانتانجیان وەناردن دنیای ڕاستەقینە و واقعیدا ئەوەیە کە دەیان بەرابری دەنێرن فقط خەبەرەکەی بۆ بچوشی بڵاو دەکەنە بۆیە کە زۆر هەڵا ساز نەکە دەنا بەڕاستی ئەو یارمەتیەی کە ئەمریکا لە نەزەر پارە لە نەزەر هێزی چەکداری لە نەزەر چەک و مهماتی ئەوانەوە دەیکا و ئەو حمایەتی کە دەیکا بە ڕۆژ لە دەوڵەتی ئیسرائیل بەڕاستی هەمیشە بۆ دەژبێ هەتا ئەو نوع دەوڵەتانە لە ئەمریکا بێنە سەرکار بۆیش ئەگەر ڕێگا چارەیەکمان بوێ ئەگەرمان هەوێ شتێک لە وەسەتەیتا بگۆڕدرێ پێش هەموو شتێک زیاتر لە هەموو شتێک و باشتر لە هەموو شتێک ئەوەیە کە سیستمی ئەو دەوڵەتانە بگۆڕدرێەوە شتێک بی کە واقعاً بە قازانجی خەڵکیوی دەنا جەیە کە دۆڵار قسە دەکا ڕاستیەکەی هیچ نەوە هیچ نابی هیچ کەسێک ئەوەندەی تەوەهم هەبی بەرامبەر بە حەقی خەڵک بە دموکراسی بە دیفاعی ئەمریکای لە خەڵکی نازانم خەڵکی ئەو خاوەرمیانەی لە هیچ یەکەوانە تەوهمێکی بێجەیەکە هەتا ئەرعانەکانش دەمێژوشدا هەتا ئەوڕۆ ئەو سعاتەی هەبووە و نەبووە نەتیجەکەی فقط بەربەختی زۆرتر بۆ خەڵک بوو